بەداخەوە ئەندازێ پارکەکان دوای داخستنی پارکشاندەر بە نزیکەی 2 تایم لە دوای کۆڕۆنا بۆ نزیکەی 4 مانگ بە دەرفەتیان زانی کە گەلەریەکە دابخرێ یەکجارەکی و منیش بەڕاستی پەیوەندیم بەلایانی پەیوەندیدار کرد کە ئێمە بەڵگەنامەیەکمان هەیە کاتی خۆشی هەر لەسەر داوای ئەندازێ پارکەکان بوو کە گوتیان دەبێت لەگەڵ ئێمەش گرێبەز بکەن ئەوان زۆر زەختیان کردەوە لە ماوەی 2015ەوە بە 3 جار داوایان دەکرد کە ببێتە مەطعام و چاوی لەسەر شوێنەکەمان هەیە چونکە خۆتان نزان لە هەولێر مەطعام و خواردنگە و کافتریا و نەرگە لە کێشان نییە زۆر زەختیان لەوە کردو لەناو پارتیشانە دەر ئەو شوێنە کە گەلەرەکەی ئێمە بەتاڵ بکرێ و ببێتە ئەو بۆ ئەمە بەسە بەکاربێت لەبەرەوە بەرامبەریدا بڕێک پارە وەربگرن بەڵام ئێمە جەختمان کردو کە ئێمە نەمانتوانیوە کاتی خۆی تکتیش دابنێن بۆ خەڵک بەڵام ئەو ئیدارەی نوێی ئەندازێ پارکان هات کە تێمانگەاندن ئەو پارکە بەرهەمی هوەری خەڵکی تدایە تەنان تابلۆی تدا لەناو مۆزەخانە دەرمێناوە بە بەڵگا بەدەر لەوەی سەدان هونەرمەند لە پارچەکانی تری کوردستان کە پیشانگامان بۆ کردنەوە تەنان پیشانگای هونەرمەندانی هەولێرمان بردوتە چەندین وڵات گوتمەوە لێرە پارێزراوە تەنها ئەو شوێنی تر نییە ئەوان گوتیان ئەمە کێشەمان نیە قوفڵی لێ ئەدەین و تەنانەت ئاگادارمانکردنەوە لە با بڵێن کارەساتی دواتر لەسەر ئەو تابلۆیانە بە بۆنەی ئەوەی پارکە و شێداری هەیە و لەناو گەلەریەکە جەوێکی با بڵێن ڕوتوبەدارە ناکرێ ئەو شتانە با بڵێن لە ژوورەوە بن و دەرگاکە دابخرێ بەڵام هەر گویان پێ نەدات ئەو برادرانە بە تایبەت خاتوو تافگا پێم وایە بەرپرسی یاسایی پارێزگای هەولێرە تەنان لە مانجی دووش تهدیدێکی کردن گوتی ئەگەر شتەکان نەبەنە دەرەوە ئێمە عیلاقەی دادگا و ئەمانەمانە نەبەنە دەرەوە خۆمان هەمووی فڕێدەین دەرەوە بەرباران تەنانەت دیارە دوێنێ شەو ئاگادارین بەبێ بڕیاری ینی بڵێن کۆتایی دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەڵساون بە نزیکەی 20 کرێکاریان لە پارکەکان کۆ کردێتەوە ئەوانەی کە ئیشی با بڵێن خاوێنکردنەوەی زبل و خاشاکی ناو پارکەکان دەکەن بە قەلاب و بە نازان بابەتی تر تابلۆکانی هەموو خستۆتە سەر یەک و گواسویانەتەوە بۆ بەیانێ بیست و مەدیسان هەندێکیان گەڕاونە دۆتەوە پارتیشاندەر لە کاتێکدا تابلۆکانی خەڵکن